خۆی دوانزەی هەشت هەموو ساڵێک ڕۆژی گیانی لاوانە، بەڵام ڕێکخراوی ئازادی لاوان بە بۆنەی هاتنی ڕۆژی گیانی لاوانەوە کە مێژوەکەی بەیانی دەکات، بەڵام ئەوان لە ئەمڕۆ دەستیان بە چالاکیەکانیان کردووە، بە تایبەتی لێرە لە سنتەری ناوەندی پارێزگای هەڵەبجە لە ناوبازاڕی هەڵەبجە کە شوێنێکی سەرەکیە بۆ کۆبوونەوەی هاوڵاتیان بە تایبەتی بە تەمەنەکان لەم پارکەیەدا زیاتر کۆ دەبنەوە و شوێنێکی لەبارە بۆ ئەوەی کە بتوانرێت لێرە گەر خزمەتگوزاریەکە بێ بەدەست هاوڵاتی بگات. سنتەری هەڵەبجەی ڕێکخراوی ئازادی لاوان بە بۆنەی ڕۆژی گیانی لاوانەوە لەم ڕۆژەدا کۆمەڵێک پشکنینی بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان ئەنجامەدات. ڕاستەخۆ لێ پرسیاری سنترم لەگەڵدا ئەمە بزانم بە بۆنەی ڕۆژی گیانی لاوانەوە کۆمەڵە پشکنینەکە لێرەیکەن، پشکنینەکان چی خۆیان لە چیا بینەوە و ئامانجتان چۆن لەمە دوا خزمەت با توێژی لاوە بکەن. سەرەتا بە خێراتنی کەناڵەوە ڕێزەکەتانەکەم و سوپاستانەکەم بۆ ڕووماڵکردنی ئەم چالاکیە. ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان سنتەری پارێزگای هەڵەبجەی شەید بە هاوکاری ئەم فێرخوازە خۆشەویستانە کە فێرخوازی پۆلیتەکنیکی خوارن هەستان بە ئەنجامدانی چالاکیەک بە بۆنەی یادی لاوانەوە، چونکە لایەنمان ئاشکرایە لە حەڤەی 12 ساڵی 1990 لە کۆبوونەوەی گشتی نەتەوەی یەکگرتووەکان لە دانیشتنی 54 لەسەر 120 بڕیاریاندا ڕۆژی 12 ئاب وەکو ڕۆژی گیانی لاوان بناسیێنرێت. ئێمەش بۆ بەڕێزڕاگررتنی ئەو ڕۆژە بڕیارماندا بە خزمەتکردنی هاوڵاتیانی خۆشەویستی ئەم شارە بە پێشکەشکردنی ئەم چالاکیە کە چەند فەحسێکی بێبەرامبەر پێشکەش بکەین کە خۆیان لە بەکتریای گەدە و هەروەها فشاری خوێن و هەروەها فەحسی شەکرە و لە چوارچەوەی فشاری خوێنەکە یا دیارە ڕێژەی خوێن و جۆری خوێن و هەروە چەندین زانیاری کەمان دەست دەکەوێت. ئێمە بڕیارماندا بوو وەکو ڕێکخراوی ئازادی لاوان لەو یادکردنەوە تەقلیدیانەی کە ساڵانی پێشووتر پێشکەشەکرات کۆکردنەوەی کۆمەڵە کەسانێک کۆنێ قسە بکرێت وەمانە ئێمە بڕیارماندا لەمە دوا خزمەت پێشکەش بکەین، شتێک بێت کە خزمەت گوزاریە بێ پێشکەش بە چین و توێژەکانی ئەم هاوڵاتیانەی بکەین. بۆ ئایندە پلان و بەرنامەتان چیە؟ دیارە ئێمە وەکو ڕێکخراو پلانی 6 مانگی ئایندەمان دیاری کردووە کە خۆی لە 2 کۆنفرانسا ئەبینێتەوە بۆ زەڕوریەتەکانی هەڵەبجە و هەروەها ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ گەنجانی سنوورەکەمان بۆ دۆزینەوەی ئەو توانە و لاقەیە کە هەیەە، چونکە خۆمان نەزانین من لەم چالاکیەوە بۆمان دەرکەوت کە گەنجی هەڵەبجە ئەو چینە خۆنەویستن کە ئامادەن بە خۆبەخشی ئیشکەن بەس بۆ خزمەتکردنی ئەم هاوڵاتیانی کە لەم شارن. دیارە ئێمەش هەموو پشتیوانیەکی خۆمان دووپا دەکەینەوە بۆیان و هەروەها بەردەوامی ژەبین لە ڕێگەی زنجیرە چالاکیەکی دواتر و بەیانی ئێمە چەند چالاکیێکی کە هەیە و بڕیارمانداوە لە ڕۆژی توانای لاواندا توانای گەنجان کە 15 ئابە بە هەمان شێوە ئێمە لەوێ مێزگردێک ساز دەکەین بۆی پلان و بەرنامە دابنین لە ڕێگەی چەند کەسێکی پسپۆر لە لاواندا بتوانین چۆن بەرنامە دابنین بۆ چەند ساڵی داهاتوو بۆ گەنجانی ناوچەکەمان چی بکرێت باشترە لە ڕێگەی چەند توێژەرێکی بەناوبانگەوە. بازات لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 30,000 گەنجی دەرچووی زانکۆپی مانگاکانە نەمانە مادەی خامی زۆر باشن و ئەمانە بەردەوام پێویستیان بەوە هەیە کە دەستیان بگیرێت یا شوێنێکیان پێ پیشان برێ بچنە سەرکار. ئەم جۆرە چالاکیانەش بە پشتیوانی و بە هەمانگی ئەو گەنجانی هەڵەبجە ئەنجامە درێت و ئامانجی سەرەکیش لە کۆی گشتیدا خزمەتکردنە بە مرۆڤایەتی لەلایەن لاوانەوە.